کۆماری ئیسلامی هۆکاری هەژاری و مانەوەی نەخوێندەواری وتەیەک بە بۆنەی ڕۆژی جیهانی بە خوێندەوارکردن. یونسکۆ ڕێکخراوی زانستی و کللتوری ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان لە 26 ئۆکتۆبری 1966 زاینی لە 14هەمین دانیشتنی کۆنفرانسی گشتی خۆیان لەژێر ناوی بەرەنگاربوونەوە لەگەڵ نەخوێندەواری 8 سپتامبر بەرابەر لەگەڵ حەڤدەی خەرمانانی ڕۆژی جیهانی بە خوێندەوارکردن ناولێنا. ئەم ڕۆژە بەم ئامانجەوە دیاری کرا تا دەوڵەتەکان هام بدرێن لە ڕێگەی دابینکردنی ئیمکانی دەسڕاگەیشتنی یەکسان بەڕاهێنان بۆ هاوڵاتیان نەخوێندەواری ڕیشەکێش بکەن و بەستێنی دابینکردنی ئاشتی لە ناو کۆمەڵدا بخڵقێنن. سەرەڕای هەر نیەتێکی باش کە پێشنیاردەرانی ئەم ڕۆژە هەیان بووە، ئەم ئامانجە پاش 55 ساڵ نەتەنیا وەدی نەهاتووە، بەڵکو بە پێی دوایین ئامارەکان لە ناو منداڵان و گەورە ساڵان 773 ملیۆن کەس لە جیهاندا نەدەتوانن بخوێننەوە و نەبنووسن و نەچوارکردەی سەرەکی بەکاربێنن. تا بەر لە سەرهەڵدانی دیجیتاڵ و ئینتەرنێت ئەمانە پێوەرە سەرەکیەکانی خوێندەوار بوون بە ئەژمار داهاتن. ئێستا توانای کەڵک وەرگرتن لە ئینتەرنێتیش بەم پێوەرانە زیاد بووە. هەروەها نەتەنیا بەستێنێکیش بۆ ئاشتی دابین نەکراوە، بەڵکو لە چەندین وڵاتدا شەڕی ڕاستەوخۆ و نیابەتی ئیمپریالیستی و یان حاڵەتی جەنگی لە ئارادایە کە دەتوانین بە ژمارەیەکیان لەوانە فلستین، ئەفغانستان، سووریا، کۆماری ئەفریقای ناوەند، عێراق، لیبی، مالی، سۆمالی، سوودانی باشوور و یەمەن ئاماژە بکەین. ڕێژەی خوێندەواری و نەخوێندەواری لە وڵاتانی جۆراوجۆردا جیاوازە و هێندێک جار بەهۆی نەبوونی ئامار دیاریکردنی ئەم ڕێژەیە مەحاڵە. بۆ نمونە لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی ئامارێکی دروست سەبارەت بە ڕێژەی نەخوێندەواری بوونی نییە. لە ژێردەسەڵاتی ئەم ڕژیمەدا ئاماری کێشە و نەهامەتیەکان بڵاو ناکرێتەوە. دیارە کابینەی ڕاندخۆر و نەوتی و بەگشتی دەسەڵاتی سیاسی لە ئێران هیچ پەیویستیەکی بەم ئامارە نییە. ئەگەرچی کۆمەڵ لە ئاماری ڕسمی بێبەشە، بەڵام هێندێک جار لە ناو کێبەرکەی نێوان کاربەدەستاندا واقعیاتێک لە قاو دەدرێن. سەرۆکی نێهزەتی سەوات ئاموزەی ڕژیم لە ساڵی 2014 زاینی واتە 1393 هەتاوی دانی بەوە دانا کە 10 ملیۆن نەخوێندەوار و 11 ملیۆن کەم خوێندەوار لە ئێران بوونی هەیە. ئەم جۆرە ئەترافە دەگمەنانە ئامارە درۆینەکان لە خاو دەدەن. لە مانگی بەفرامباری ساڵی 1399 سەرۆکی کۆمیسیۆنی ئاموزش لە مەجلسدا ئیدعای کرد کە پێشکەوتنێکی باشی لە بواری فێرکاریدا بەدەستهێناوە. ئەو وتی لە ساڵی 1395 8 ملیۆن نەخوێندەوار لە ئێراندا هەبوون و لە ئێستادا ئەم ڕێژەیە بۆ 1 ملیۆن و 700 هەزار نەخوێندەوار کەم بۆتەوە. ئەم ئیدعا درۆینە لە حاڵێکدایە کە سەرانی ڕژیم بە سیاسەتی کارە ساتباریان لە بەرەنگاربوونەوە لەگەڵ شکڵە جۆراوجۆرەکانی ڤیرۆسی کۆڕۆنا لە ئاستی کۆمەڵدا و بە تایبەت لە ناو منداڵان و تازە لاواندا نەخوێندەواریان پەرە پێداوە. بەپێی هەواڵی هەمشاری بارودۆخی کۆڕۆنایی بۆتە هۆی ئەوەی کە 3 ملیۆن منداڵ لە خوێندن و دوا بکەون. هەمشاری کە لە کۆتاییەکانی مانگی جۆزەردانی ساڵی 1400دا ئەم ئامارەی بڵاو کردوێتەوە، لا درێژەدا نووسیویەتی کە زۆربەی بەجێماوان لە خوێندن منداڵان و تازەلاوانێکن کە یان بە ئامرازەکانی وەک مۆبایل و تەبلێت دەستیان ڕناگات و یان لەو ناوچانە دەژین کە ئینتەرنێتی لێ نییە. بەدەر لە چەندایەتی خوێندکاران پێویستە باس لە چۆنیەتی فێرکردنی خوێندکارانیش لە ژێر سێبەری دەسەڵاتی ئیسلامی و مافیاییدا بکەین. ڕژیمی ئیسلامی ئێران حکوومەتێکی سەرمایەدارانەیە کە بەپێی یاسا و ڕەوشی ئیسلامی سیاسی بەڕێوە دەچێت. سەرمایەدارانەیە لەبەر ئەوەی کە خاوەنداریەتی تایبەت و پەیوەندی ستەمکارانە و نابەرابەر لە نێوان کرێکار و خاوەنکاردا لە ئارادایە. ئیسلامیە لەبەر ئەوەی کە ئەفسانە و خۆرافەی وەک داستانی دروستبوونی مرۆڤ بە ڕوایەتی مەسهەبی بنەمای ئیدۆلۆژیکی ئەم ڕژیمە پێک دێنێ. خوێندکاران هەر لە سەرەتای منداڵیەوە
پێویستە لە بواری زانستی مرۆیی و کۆمەڵایەتیەوە بە جۆرێک باربێن تا حەقانیەتی مناسباتی حکوومەتی و کۆمەڵایەتی بۆیان قابلی قبول و پاساو هەڵگر بێت. لەو جێگەیەوە کە خۆرافات و چەواشەکاری ناو مەدرسەکان تێکەڵ بە سوکایەتی و درۆیە، لەگەڵ ڕاستیەکانی ژیانی خوێندکاران یەک ناگرێتەوە و بۆیان نامۆیە. هەر بۆیە خوێندکاران دەبێ بە شێوەی ناداهێنەرانە دەرسەکان لەبەر بکەن وا بە توندوتیژی و سوکایەتیەوە بەسەریاندا بسەپێت. خوێندکارانی کچ و کوڕ ڕۆڵەی جەماوەری کۆمەڵی سیاسی ئێرانن. ئەگەرچی ملیۆنان کەس لە هاوڵاتیان بە تایبەت کرێکاران و زەحمەتکێشان لە خوێندنی کلاسی بێبەری بوون، بەڵام لە مەکتەبی کۆمەڵ لە پەیوەندیان لەگەڵ ڕێکخرا و حیزب و کەسایەتیە پێشڕەوەکان، ناڕازیان، خەباتکاران و کۆمونیستەکان، بارودۆخ و سونەتەکانی شوێنی کار، میدیاکانی ئۆپۆزیسیۆن و هاوشێوەکانی گەلێک حەقیقەتیان بۆ ئاشکرا بووە و لە ئاست هەژاری خوڵقاندن و جەنایاتی سەرانی ڕژیم خوێندکاران ئاگادار دەکەنەوە. خوێندکاران هەروەها لە ڕێگەی دایک و باوک و باقی خەڵکی وشیارەوە لە ئاست بۆشایی چینایەتی و قەیرانی کۆمەڵایەتی، ئابووری، ئیدئۆلۆژیک و کولتوری ڕژیم ئاگادار دەکرێنەوە. پێیان دەوترێت کە 10 ملیۆن ژن و پیاوی خوێندەوار لە کۆمەڵی ئێراندا بوونی هەیە کە زۆربەیان بێکارن و بێداهاتوون. کاربەدەستانی وەزارەتی ئامۆزش و پەروەرش بۆ کۆنتڕۆڵکردنی خوێندکارانێک کە لە دەورەی مەدرسەکان فێربوون و ناڕازین، مەدرسەکانیان کردوتە ڕەمبازگەی سیخۆران و ئاخوندەکان. کاتێک بەوەش دەگەن کە چالاکیەکانی ئەم جۆرە کەسانە ناتوانێت خوێندکاران کۆنتڕۆڵ بکات، مادەی هۆشبەر لە دژیان بەکاردێنن. نەخوێندەواری یەکێک لەو نەهامەتیانەیە کە هۆکارەکەی دەسەڵاتی خۆرافە خوڵقێنەری ڕژیم و شەرایەتێکە کە بەسەر کۆمەڵدا سەپاوە. ڕیشەکێشکردنی نەخوێندەواری پێویستی بە ڕووخاندنی حکوومەتی کۆماری ئیسلامی و هاتنە سەرکاری دەسەڵاتێکە کە پێویستی بە مرۆڤی دوور لە وشکبیری و داهێنەر بێت.